سەبارەت بە ڕۆڵی سەرۆک بارزانی لە تێکشکاندنی داعش لەسەرم بابەتە من میوانێکم لەگەڵ دەبێت بەڕێز دژوار فایق چاودێری سیاسی لە ستۆدیۆوە لەگەڵمان دەبێت. کاک دژوار بەخێر بیت. سپاس. ئەوەی کە هەولێر و هەرێمی کوردستانی پاراست لە داعش ئایا وڵاتێکی دیکە بوو، ئێران بوو یاخود پێشمەرگە بوو بە سەرکردایەتی سەرۆک بارزانی؟ سپاس بۆ دەرفەتە. بەخێر بیت. بەڕاستی بۆ هەموو کەس ڕوون و ئاشکرایە بۆ دۆست و نەیاری خەڵکی کوردستان ئەوەی کە چەندین ساڵە بەرگری لە مافەکانی گەلی کوردستانەکە، چەندین ساڵە کوردستانی پاراستووە لە ڕووی دوژمنان، پێشمەرگە بووە، جەماوەری خۆراگری کوردستان بووە، قیادەی سیاسی کوردستان بووە، لەوانیش جەنابی سەرۆک بارزانی کە خۆی وەکو پێشمەرگەیەکی مەیدانی، وەکو سەرکردایەتیەکی مەیدانی سەرۆکایەتی هەموو جموجۆل و چالشکانی پێشمەرگەی کردووە لەو ڕۆژەی بۆتە پێشمەرگە تا ئەمڕۆ، و لە شەڕی داعشیش سەرۆک بارزانی ڕەمزی خۆراگری کوردستان بوو، ڕەمزی یەکریزی کوردستان بوو، ڕەمزی بەرزکردنەوەی ورەی خەڵکی کوردستان بوو. ئەو سەرکردایەتی شەڕەکانی کرد. ئەگە ئیجازەم پێ بدەی هەر لەسەر ئەو بابەتە، یعنی ئەوەی کە باسی سەرۆک بارزانیە کە حەق وایە تۆزێ لێ ڕاببینێ لە ژیانی لەو ڕووداوانەی کە سەرۆک بارزانی ڕۆڵی تیابینی وەکو پێشمەرگەیەک، وەکو سەرکردەیەک، وەکو سەرۆکێک. سەرۆک بارزانی لە بورجی شێرە، بورجێکی ئاگرینە. ئەوانەی شارەزاین لە فەلەکناسیە دەزانن خەڵکی ئەو بورجە چ خصلەتێک و چ کاریزمایەکی هەیە. سەرۆک بارزانی لە ناو ڕوودا و لەدایک بوو کە ئاوارە بوون بنەماڵەکەی لە شۆڕشی کۆماری مەهاباد بەشدار بوون بە سەرکردایەتی جەنابی بارزایی نەمر لەوەی لەدایک بووە. پاش کستی ئەو کۆمارە ئاوارەی خواروی عێراق بووە بۆ ماوەی زیاتر لە 10 ساڵ دوور بووە لە جەنابی بارزانی. دوایی کە شۆڕشی 14 تەمووز بەرپا بووە لە عێراق، بارزانی نەمر هاتوتەوە، سەرۆک بارزانی لە تەمەنێکی لاویدا چۆتە بەغدا، لەوێ تەعاریفی لەگەڵ ڕەحمەتی عەبدولکەریم قاسم کرد و وێنەی هەیە گەل ئەرشیف سەیریەکەی بۆتە دۆست و برادەری عەبدولکەریم قاسم. ئینجاش کە پێشمەرگە بووە سەرۆک بارزانی لە 60ەکانەوە وەکو باسی کرد تا 79 لە خزمەت بارزانی نەمر بوو لەگەڵ کاگە دریسی ڕەحمەتی، لەوێ لە هەموو ژوورەکانی عەمەلیاتی پێشمەرگایەتی و لەشکری، دیبلۆماسی، سیاسی، لە هەموو ئەوانە بەشدار بووە. ئەگەسی ئەرشیف بکەین ساڵی 7 کە بەیانی 11 ئازاری ئەلان کرا، سەرۆک بارزانی و کاگە دریسی ڕەحمەتی دەستیان بەدەستی ئەحمەد حەسەن بەکر و سەدام حوسێن و عزت دووری کە مەسولونی ئەوسای حەزبی باسی عێراق و سەرۆکایەتی عێراق بوون، ئەمە خۆی لە خۆی معنایەکی زۆر گەورە دەبەخشێ. جەنابی سەرۆک لە ناو ڕوودا و لەدایک بووە، هەر لە لاوێتیەوە بەشداری ڕووداوەکانی کردووە، تااقەت و تواناکانی لەناو ئەو ڕووداوانە بە مەیدانی بە فەعلی لە بەرەکانی جەنگ و سیاست و دیبلۆماسیەت نیشتەما پێکردە بۆتە ئەو کەسایەتیە یەکەم ناوچەیە کوردستان، دوای عێراق، دوای هەرێمایەتی ئیندەجا. باشە، ئەوە مێژووی خەباتی سەرۆک بارزانی بوو. ڕۆڵی ئەو لە شەڕی داعشە؟ ڕۆڵی ئەو لە شەڕی داعش وەکو بۆم باس کردی، جەنابی سەرۆک بە حکمی ئەو ئەزمموی کە هەیەی لە بوارەکانی دیبلۆماسیەت و سیاست و شەڕ و پێشمەرگایەتیدا، داعش بەڵایکی گەورە بوو. داعش چەند چەکێکی گەوری بەدەست و یەک لەوانە چەکی خۆکشتن، چەکی خۆتەقاندنەوە. پێشمەرگە شەڕی داعشی کرد بەبێەوەی عێراق یەک فیشەکی بۆ بنێرێ، چەکی تازەی بنێرێ کە چەکی ئەمریکی زۆر هەبوو لە عێراق، بەبێەوەی تەجهیزی بکە بە پێویستیەکانی شەڕ، بە ئیمکانیاتی شەڕ، بە چەکی زۆر کلاسیک کە ئارپیجیە، بیکەیسیە، کلاشینکۆفە، دۆشکەیە، هاوەناتە بەو چەکەی ئێمە بەرانگاری ئەو هێرشە ڕەشە گەورەی داعش بووینەوە کە ئیمکانیاتێکی زۆریان لە جێشی عێراق بۆ خۆیان زەوت کردبوو. ئەوان بەو چەکە ئەمریکای شەڕی ئێمەیانە کرد، ئێمەش بە چەکی بیر باوەڕ بەو چەکە تەقلیدیە، بەڵام بە قیادەی سەرۆک مەسعود بارزانی. سەرۆک مەسعود بارزانی ئەوەی کە شارەزای بوارەکانی جەنگ و جەنگی داعش بوو، بە دوو قۆناغ شەڕی داعش کرد. قۆناغی یەکەم قۆناغی بەرگری تا بتوانین لە بەڵای داعش ناوچەکانم بە دوور بگرین، نەهێڵی ناوچەکانمان داعش داگیری بکە، پیسی بکە. قۆناغی دووەم قۆناغی بەرەنگاربوونەوە و قۆناغی شاڵاو لای ئێمەوە
دژهێش دەستی پێکرد ناوچەکانمان لێ ڕزگار کرد. ئەگەر سەیری بە تایبەتی شەڕی ناوچەی شنگار و دەوروبەری بکەی پێش ئەو بە مامەیەکی زۆر چاوپێکەوەی لەگە خەڵکی شنگار کرد وتی شنگار لەسەر من بەڵێنتانە دەمە شەرگانتە بۆ ڕزگارەکەم. زۆر کەسە بوو نەک لە نایارەکە ڕەنگە دۆستەکان وایەن زاری ئەمە خەیاڵە چۆن سەرۆک بارزانی بەو چەکە شنگار ڕزگارەکە بە تەختیتێکی بە نەخشەیەکی سەربازی زۆر گەورە زۆر دەقیق زۆر ورد بە ماندووبوونی ئەو برا پێشبەرگانە کە شەونوخۆنییانە کرد بە خوێنی ئەو شەهیدانە بە پشتیوانی جەماوەر و یەکریزی لایەنە سیاسەکان سەرۆک بارزانی بە نەخشەیەکی تۆکمە کارێکی وای کرد بە ماوەیەکی کەم دەیان و سەدان کیلۆمەتری لە دەستی داعش ڕزگار کرد شنگاری ڕزگار کرد پرێس کۆنفرانسێکی لەو ڕۆژە سازدا. هەر لە کاتی خۆیە هەم سەرۆک بارزانی هەمیش بە پرسانی باڵای هەرێمی کوردستان باسییان لە هاوکاری و پاڵپشتەکانی کۆماری ئیسلامی ئێران کردووە بۆ هەرێمی کوردستان لە شەڕی داعشە. بەڵام ئایا ئەم هاوکاریانە چی بوون؟ دەتوانرا بەم هاوکاریانە هەرێمی کوردستان بپارێزرێت؟ ئێمە حەزەکەین لایەنی بەرامبەر کە عێراقیان ئێرانە با پێمان بڵێن بۆ جەماوەریش بزانێ ئەم هاوکاریەی ئەوان کە باسیەکەن چی بوو لە غەیری بڕێکی کەم و کە لە تەقەمەنی هی کلاسیکی گولە RPG BKC کلاشنکۆف و هەندێک شتێک لەو بابەتە بەولاوە چەکی وایان بە ئێمە نەداوە نە عێراق و نە ئێرانیش. ئێمە شەڕی داعشمان بە چەکی بیر و باوەڕ بە پشتیوانی جەنابی سەرۆک ڕۆلی جەنابی سەرۆک کە وەکو ڕەمزی بیر و باوەڕ بوو ڕەمزی خۆڕاگەری بوو ورەبەرزی بوو لەو تەمەنە چەندین ڕۆژ لە بەرەکانی شەڕ بوو شەونخۆنیە کرد شەڕی داعشێ کرد. باش ئێمە پرسیارێک لەواناکەین کە ئەڵێن ئەوان هاوکاری ئێمەیان کرد بۆی شەڕی داعش بکەین. باشە شەڕی خواکورک کە شەڕێکی زۆر گەورەیە ئێمە لە دوای ئەوەی عێراق و ئێران ڕێکەوتن عێراق و ئێران بە هاوکاری یانوس حدودەکان دەستنیشان بکەن بینی هەردوو لە زۆر عێراق هەوڵیدا لەو ناوچانە لە منطقەی خواکورک پێشمەرگە بە دەربنا بە هەموو ئیمکانی سەربازی خۆی ئەو سەردەما کە ئێرانیشی هیلا کرد بوو نەیتوانێت و سنگارانی پێشمەرگە بگرێ. ئەو کاتێکی هاوکاری پێشبەر ئەگە عەفوم بکەیت لە شەڕی کانی ماسێ لە شەڕی کۆڕێ لە ڕاپەڕین نەوتویەک لە شەی ڕزگارکردنی عێراق 2003 چی هاوکاری پێشمەرگە و هاوکاری کوردستان و مەسعود بارزانی کردووە؟ ئێمە خۆمان بووین و بەو چەکانی کە باسم کردێمێ ئەو شەڕەمان کرد مێژوو شایەدا دیکۆمنتی زۆر هەیە نەک ئەوە وڵاتین دەروە شایدی ئەو ڕاستیانە چێ دهۆک و کەرکووچی پاراست بۆ نمونە هەر پێشمەرگە نەبووە؟ تۆگە سیر بکەی ناوچەکانی مووسڵ و سەلاحەدین و ئەمبار و بەداخەوە زۆر ناوچەی تر کەکەوە دەستی داعش کە ئێستش هەندێک ناوچەی لە سنوور و لە قوڵایی عێراق داعشی تایە و داعش چالێکێکە لەم ڕۆژانە لە نزیکی بەغدا چالێکیان کردووە باش ئەوان بۆ ئەو ناوچیان ڕزگار ناکەن بۆ کاتی خۆی بە ئاسانی کەوتە دەست داعش بۆ کەرکووک و دهۆک و هەولێر و شوێنەکانی تر نەکەوتنە دەستی بە دڵنیاییەوە ئەڵێن بە شانازیەوە ئەڵێن ڕۆڵی سەرۆک بارزانی بوو قیادەی سەرۆک بارزانی بوو بۆ شەڕی داعش وای کرد کەرکووک پێشمەرگە سەرۆک بارزانی بیپارێزێ هەولێر بپارێزێ دهۆک بپارێزێ ئەمە وای کرد لە کەرکووک هەندێک جار لە ناو دزیانە کرد چکە هاوکاری هەبوو لە دەوروبەر کەرکووک بۆ داعش دزیانەکە هاتنە ناو کەرکووک بۆ چەند سەعاتێک شەڕ لە ناو کەرکووک بەردەوام بوو شەڕی خۆکژی بە چەکێکی مۆدرن کە ئەوان هەیان بوو بەڵام بە قیادەی بارزانی پێشمەرگە شەهید جەماوەر ئەو ناوچانە پارێزراوەرە با بزانین چی هاوکاری ئێمە کرد کە ئەو ناوچانە بە پارێزراوی بمێنێتەوە. باش ئەی ڕۆڵیان لە پاراستنی کۆبانی ئەمڕۆ ساڵیادی ڕزگارکردنی کۆبانێ بوو. کۆبانێ بەڕاستی ڕووداوێکی پێشمەرگە لە هەرێمی کوردستانەوە بەنێو خاکی تورکیاوە چووە ڕۆژاوای کوردستان. ڕووداوێکی پڕ بایەخە کۆبانێ ڕەمزی یەکریزی کووردە ڕەمزی یەکبوونی کووردە ڕەمزی هاوکاری نێوان پارچەکانی کوردستانە ڕەمزی سەرکەوتین دیبلۆماسیتی سەرۆک بارزانی و قیادەی سیاسی کوردستانە حکومەتی کوردستانە. ئەمە وای کرد تورکیایەک ئەڵێن تورکیا ئەمەزان تورکیا ڕێی چێ بەرامبەر ڕۆژ ئاوە و بەرامبەر ناوچەکانی تری کوردستان قایل بێ پێشمەرگە داخلی تورکیا بێ چەند کیلۆمەترێک بە ماشینی سەربازی بگوازرێنەوە بچن داخلی کۆمانی بن
شەڕی داعشی پێ بکەن کارێکی وا بکەن کۆبانی لە هێرشی ڕەشی داعش بپارێزن. ئەکید ئەمە سەرکەوتێکی گەورە بوو بۆ ڕۆڵی سەرۆک بارزانی لە قیادی شەڕەکان بۆ دیبلۆماسیەتی حکوومەتی هەرێمی کوردستان و بزات سەرۆک بارزانی لە یەکریزی کورد لە توانای پێشمەرگە لە خۆشەویستی خەڵکی کوردستان بۆ بەشەکەی تری کوردستان کە ڕۆژ ئاوایە. ئەوە ڕووداوێکی زۆر مەزن بوو مێژویی بوو بە زوندی و مێنێتەوە. باش ئەی ئەگەر پێشمەرگە نەبووایە مووسڵوا بە ئاسانی ڕزگار دەکرا بۆ شەڕی بۆ دەواازەکان پێشمەرگە بۆی کردنەوە دواتر ڕەوانی هێرشیان ئەنجامدا. بۆ شەڕی مووسڵش پلانێک هەبوو کە ڕۆڵێکی سەرەکی پێشمەرگەی تیا بوو ڕێکەوتن کرا لە بینی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی کە ئەوان بەبێ هاوکاری پێشمەرگە نەیانتوانین بچنە دەواازەکانی مووسڵ. هاوپەیمانانیش هاوکارێکی گرنگ بوون. باسی هاوپەیمانانیش دەکەین. هاوکاری پێشمەرگە وای کرد یەکەکانی لەشکری عێراقی بگاتە دەواازەکانی مووسڵ دەواازەکانشیان بۆ بکەنەوە داخلی مووسڵ بن. ئێمە ئەبێ ڕاستی بڵێن هێزی هاوپەیمانان فڕۆکەکانی هاوپەیمانان هاوکاری استیخباراتی هاوپەیمانان هاوکاری لۆجستیکی هاوپەیمانان نەبوایە عێراق ئەو شەڕی پێ ناکرا. ئێمە وەکو پێویست خوێنێکی زۆرمان ڕشت بەس لەوانێ ئاکامەکانی بەو شێوەیە نەبوو ئەبێمە احتراف بکەین لە ئاسمان هاوپەیمانان لە خوار و پێشمەرگە بە قیادەی سەرۆک مەسعود بارزانی کە ڕۆڵێکی یەکلاکەرەوەی زۆر گرنگی بینی. ئەوەی ئەمە نەبینێ یاوەتە لەو شتانە خۆی لە ئەدا و مەبەستێکی هەیە یا ئەوەتە چییە؟ مەبەستەکە ئەوەیە چاویان بە کوردستان هەڵنایە چاویان پێشمەرگە هەڵنایە پێشمەرگە ئەمری واقعە کوردستان ئەمری واقعە دۆستانی کورد لە دەرەوە هاوپەیمانان وڵاتانی گەورە بە سەرۆک کۆمارەکانیانەوە سەرۆک کۆماری وڵاتی زلهێز بە وزەرای دیفاع بە خارجیە بە خەڵکی تر ڕۆژنامەنووس تەلەڤیزۆنەکانی عالەمی ڕۆلی سەرۆک بارزانی ڕۆلی پێشمەرگە ڕۆلی کوردستان لەو شەڕە زۆر بە ڕۆنی هینەکە من چەند جارێک لەگەڵ چەند چاودێرێکی سیاسی عەرەب هەرچەند زۆر ڕئیشان لەگەڵ کورد نییە کە باسی بارزانیە کرا ئەیان گوت بارزانی ثورة بحد ذاتی لا يمكن تجاهله ئەیان گوت بارزانی غەنیون عن التعریف سەرۆک بەداخەوەی بگلەی لە خۆمان بکەین پێشەوەی خەڵکی تر بە شێوازێکی ناڕاست باسی ئێمە بکە ئەبێ کوردستان حکوومەتی کوردستان خودی کۆمانتاری لەسەر هەموو ئەو شەڕانە بکەین کە بە درێژایی مێژوو ئێمە کوردومانە لەسەر ڕۆڵی قیادەی سیاسی کورد شەهیدەکانی کورد بە تایبەتی لەسەر ڕۆڵی سەرۆک بارزانی کە ئێمە لە ناوچەیەکی جیۆ سیاسی معقدین دەوروبەرمان لەسەر هەموو شتێک ناکۆکن بەس لەسەر لێدانی کورد کەمکردنەوەی مافەکانی کوڕێکن سەرۆک بارزانی لەو ناوچەیە بە ئیمکاناتێکی زۆر سادە قیادەی کوردی کردووە و کۆمەڵێ دەستکەوتی بەدەست شێناوە. سپاس بۆ دژوار فایق چاودێری سیاسی کە لەگەڵمان بووی. سپاس بۆ بەڕێستان.